سنوورەکان تێپەڕێن. دووری ڕێگا هەرچەند بێ نێوانمان هەرچەندە سنووربەند بێ دووری ڕێگا هەرچەند بێ نێوانمان هەرچەندە سنووربەند بێ بەڵام لە هەر کوێ بین یەک دەگیرینەوە سنوورەکان دەسڕینەوە لە هەر کوێ بین یەک دەگیرینەوە گشت سنوورەکان دەسڕینەوە. ئەوەی هەمووان بەکاری دێنن ئێستا بێ سنوورە تەنها بە 18,000 دینار هەژمارەکەت لە ڕێگەی فاست پێ و پڕ بکەوە ئینتەرنێتی بێ سنوور بەدەست بێنە. فاستلی تۆ خێراترینە.